ئێرە بەردەرکی سەرا هەر لە دێر زەمانەوە نزیکەی ساڵەکانی هەفتە بۆتە بنکەیەکی ڕۆشنبیری ئێرە شوێنی کتێبفرۆشەکانە بە تایبەتی ئێرە بەوە ناسراوە کە شوێنی کڕین و فرۆشتنی کتێبی کۆنە کتێبی کۆنی دانسخە لە زۆر شوێن نییە لێرە دەست ئەکەوێت ئەگەر خەڵک کەسانێکی زۆریان بە تایبەتی لێرە کتێب وەرەگرن و لەم باخوشتایە دانیشن بۆ خوێندنەوەی. خەڵک سەردانی ئەکات ینی زۆر کەس ئێمە کە ڕۆژانە یەن بۆ لامان باسەکانڵەکە یەنە ئێرانە دڵمان پێکرێتەوە ینی شوێنێکی ئەوەندە دڵگیر و ئەڵێ سمبولی شار ینی بۆتە سمبولێک کە خەڵکان ڕۆژانە سەردانمانەکەن زیاتر خەڵەوەی کە سەردانی ئێراکە بۆ بابەتی هەمە جۆر کتێبی تێدا هەم لە بواری مەکتەبە هەم لە بواری بابەتی دەرەکی مەکتەبیشکە بۆ خوێندنەوەی خۆی کە چێشی لێوەرەگرێت کتێبەکان هەمە جۆری لێ ئێمە هەڵەسم بە ئەنجامدانی هەڵمەتی خوێن بەخشین لەو حالەتانە دروست دەبێ هەڵمەتانە کە بەڵانسی خوێن لە بنقی نەخۆشخانەی گوڵانی ئاکری کەم دەبێت ئەو کات لەلایەن بەڕێوەبەراتی تەندروستی و نەخۆشخانە و تاقیگەی گوڵان ئاگادار دەکرینەوەکەوە بەڵانسی خوێن دابەزێ بۆیە ئێمەش لەگەڵ سەرجەم خەڵکی خۆمان و نعیە و گوندەکان و خۆشەویستەکانی خۆمان هەڵەسین بە ئەنجامدانی هەڵمەتی خوێن بەخشین. خوشحال دبینین و دست خوش خلک خوش دکن که آرکه گرم و گری و قصدا نخوشخانه گردسین که رجبو هنده ارکه مروت یا ارکه مروت یعنی اخلاق یا سر ملت خورا کن بو ایشا او نخوش توش بوی ایشا تلاسی ماه Yazda da radibim têm dikanê vê dikim tişkî hebe desta çê dikim ben çê dikim guar çê dikim bazin çê dikim por çê dikim rasta dibêjin tiştê awa desta çê dikin em hevalê xwe çê dikin difroşin. Böyle epoksi olanlar var. Süslü alırsın. Tamam. Mesela deriyor kendisi. امیرو işte درکت ندار به هم شخوره گران و هم هات نوی دیکانه هم شخوره تشتکی بگن کر هولم iş بیا هولم هم ویستاند iş بیا خا ویستاند بسو yani abi yani işte ev iş بیا Diyarbakır kültürel tişteki hene